أفرمي عقل خصلتك هي أويش أويا هميشة يت كامشت زور زور باشتر بي ولا آخرة عاقبتها بوت زور سودي هبي أو هلا بجير عقل هميشة هوشي لمودوايا هوا هوشي بو استي بوي أجر جوازيشي دقيق لنوان عقل وهواي إنسان بكين ألين عقل هميشة اختياري باشترين شتيك أكا وتشاكترينك لمودوا چی زۆر باش بەڵام هەوا سەیری ئێستا ئەکا چی ئێستا بەلایەوە باش بوو ئەوە بەلایەوە گرنگە عەقڵ ئەگەر چی بزانێ ئێستا تووشی ناڕەحەتی ئەبی بەڵام مادام نەتیجەی باش بێ ئەمرت پێ ئەکا ئەو شتە جێبەجێک بەڵام هەوا بەعەکسی ئەوەیە یەت هەمیشە مەنافعی کاتی سەیرەکە ئەو شتانەی کە ئێستا سوودت پێ ئەگەێنن ئەفەرمێ بالضبط وەکو مناڵێک ئەو هەیە کە ديت عقل منعي أوي لأكا شيريني زور بخوا برخاتي دانا كاني أوانا بلام هوا داوي لأكا لزت أكا لو شيريني أميان لزت أكا هواري لأكا أويان عقل ري لأكا كل موضوع دانا كانت خسارة بأقاد ليبي وهمو إنسانك يجمع رزنيا منال جاري وها إنسانك حزي بشتك هيوكو حس عقلي بي الله أما زرر لأدا بەڵام هەوای هاواری بۆ ئەکاڵە ئێستا جێبەجێک عەقڵی ئەزانێ لەمە دوا زەرری لێ ئەدا هەوای ئێستا ئەم چێژەی ئێستەی بەلاو گرنگە لەمە دوای بەلاو هیچ گرنگ نییە بۆیە لە فەرمایشتەکە ئەفەرمێ حفت الجەنەة بالمەکاره ئەو بەهەشتەی کە تۆ ئەبینی بە مەکاره دەورەی دراوە یعنی چی بە مەکاره چونکە هەموو ئەو شتانەی کە هەیە هەمووی بۆ ئایندەیە تۆ ئیشی بۆ ئەکەی وحفت النار بالشهوات ئەی ئاگر بەچی بە شەهەوات چونکە هەموو شتی کاتیە ئەو کاتە تۆزە لەزەتی لێکێ بەڵام لە عاقبەتە ئەچێتە ناو ئاگرەوە عەقڵی ئینسان هەمیشە ئەمەد ئەهێنێتە پێشەوە چی لەسەر تۆ واجبە کە جێبەجێکێ چیش بۆ تۆیە هەردووکیانت پیشان ئەدا بەس هەوا ئەمە نازانێ تەنها ئەو شتەی کە ئەیەوێت تەنها داوەخوازی ئەوە کە حەج داخوازێکی تری نییە چاوی کوێرە لەوەی عاقبەتەکان چۆن ئەبێ مەکرۆهەکان چۆن چونکە هەوا وەکەئەنەما خۆشەویستی ئینسانە بۆ ذاتی خۆی بۆ مادەی خۆی بۆ دەرەوەی خۆی ئەفەرمێ حبك للشيء يعمي ويصم ئەو شتێک کە ئینسان خۆشی ئەوێ هەر شتێک بێ وهای لەکە کوێری ئەکا کەڕی ئەکا ئیتر هیچ نابیست جارێک وەزان بۆم گێڕانەوە لە ماڵێ دانیشتی بوون دوو پیاوی لێ بوون هەرێکەی لە حیزبێ بوون جەریدەیەکیش لێ بوو مجەلەیەکی وەتانی عەرەبی بوو بە عەرەبی نووسرا بوو ڕەسمیەکێ لەم قیادە و میادانەی پێوە بوو کە لەگەڵ سەدامە ماجماچێنەکە دانێکیان بە ویتری وتی ئەها سیرکە وتی ماوەسا تۆ سیرکە ها بزانە وەزعەکە چۆن ئەوەتە ماچیەکە خۆ ئەیبینی وتی ئابە بە ئەوەی لە حیزبەکەی خۆی بوو بە تووڕەی لێ وەرگرت وتی سڵاوە لێ تۆ سێ ماچیەکە باش ئەوەشی بەلاوە جوان بوو ماچکردنەکە بۆ چونکە حبك للشيء يعمي ويصم وهل لێکە کەڕتەکە کاستەکە لاڵتەکە کوێرتەکە لە ئاستیە